لەگەڵ بەردەوامی بایکۆتی پرۆسەی خوێندن فشارەکان لەسەر مامۆسایانی زانکۆ و قوتابخانەکان بۆ دەستپێکردنەوەی دەوام زیادی کردووە بە شێوەیەک لە بریەوەی فشارەکان لەسەر حکوومەت بن بۆ چارەسەرکردنی کێشەکان فشارەکان لەسەر مامۆسایانن بۆ شکاندنی بایکۆت. بەڵێ دیارە ئەو کاتێک کاریگەری بێت کە حکوومەت بەدەم داواکانی مامۆسایانەوە بێت چکە بارودۆخی مامۆسایان هەل شوێنی خۆیەتی تاکو و مامۆسایان کە بایکۆتیان کردو بۆ باشکردنی بژێوی ژیان و گوزەرانیان و تا بژێوی ژیانیان باشتر نەکرێت بێگومان قورسە بتوان بچنەوە هۆڵەکانی خوێندن و پێم وایە حکوومەت ئەگەر بیەوێ داوامی زانکان دەست پێ بکاتەوە بەدەم داواکاری هەم وەزارەتی خوێندنی باڵا و هەم مامۆسایانی زانکۆ بێت ئەو کاتە توانێت پرۆسەی خوێندن بکرێتەوە سەرسکەی خۆی. لە چەند ڕۆژی ڕابردوودا مامۆسایانی یەکێتی و گۆڕان پێشنیازی کۆکردنەوەی هاوکاری داراییان بۆ مامۆسایان خستە ڕوو بەڵام لەلایەن گروپەکانی تایبەت بە مامۆسایان هەرزوو ئەو پێشنیازانە ڕەت کرایەوە. هاوکات مامۆسایانی ناڕازیش ئەو هاوکاری و کۆمەکانە بەبێ ڕێزی و شکاندنیش کۆی مامۆستا دەزانن. لە دوای کۆبوونەوەیان لەگەڵ ئەندامانی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان داوا دەکەن کە حیزبەکان فشار لەسەر حکوومەت دروست بکەن نەک لەسەر مامۆسایان. ئەوەی کە بەرپرسە بەرامبەر بۆ مەسئولەتە مێژوویی ئەوە حکوومەتە نەک من دیارە لە بینی ئەرک و مافا ئەوە هەموو کەسێکی زانێ دوای ئەوەش ئەو کەسانی کە عشەوایلەکان ئەتوانێت پیاوان بڵێن لەکوێن ئەتوانین پێم بڵێ ئەو هەموو خوێندکاری کە قوتابخانەکانی تەواو کردو عشەوایل بووە ئێستا لەکوێ دامەزراوە ئەتوانێت پێم بڵێ ئەو هەموو قوتابی کە ئێستا بە پلەی بەرز خوێندنی تەواو کرد بەعکسەوە منەڵم ئەم ساڵی پرۆسەی خوێندن ئەگەر کۆتاییشی پێبێ ئەتوانین وانەیەکی زۆر باش فێری قوتابی و خوێندکارەکانمان بکەین کە ڕازی نەبن لەسەوەی ئەرک و مافەکانیان بخورێ بۆیە بە هیچ کاتێک ئەگەر ساڵێکیان پۆتێ من بە فەوتانی نازانم بە دەرسێکی زۆر بە قوت ێزانم کە بەدەسەڵات پێی بڵێ وەکو ئێمە ببووین بە بەندەی دەسەڵات ئەو نەوە تازان نەبنەوە بە بەندەیان. نزیکەی 2 مانگ بەسەر دەستپێکردنی دەوامی خوێندندا تێپەڕیوە تا ئێستا لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بایکۆت بەردەوامە. لا نێوان فشارەکان بۆ دەستپێکردنەوەی دەوام و بایکۆتی مامۆسایان زیادمەندی سەرەکی قوتابیانن کە مەترسی لەسەر هەژمارنەکردنی خوێندنی ئەم ساڵیان دروست بووە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.